لە ئێستادا چی هەرێمی کوردستان بە عێراقەوە دەبەستێتەوە. ئەمە پرسیاری زۆرێک لە هاوڵاتیان و چاودێرانی سیاسیە، بە تایبەتی دوای ئەوەی کێشەکانی هەرێم و بەغدا لە جیاتی ئەوەی چارەسەر بن کەچی ئاڵۆزتر بوون. کێشەکانی نەوت و بودجە و پێشمەرگە بەردەوامە و سنوورەکانی هەرێمی کوردستانیش تەنیا چەند کیلۆمەترێکی کەمیان با سنووری عێراقەوە ماوە. ئەگەر بێت و ئێمە هەوڵ نەدەین سازانەکە دروست ببێت و ئێمە یەکترگر نەبێن و ئێمە قەیران لە ناو خۆمان دروست بکەین و ئێمە دەوڵەتانی دەوروبەر بێنین لە ناو کێشەکانی خۆمان، ئەوە وا دەکات کە ئێمە ناچار ببین تا ئەو پەڕی حەد لەگەڵ حکوومەتی ئیتیحادی بمینێنەوە. ئەگەر نا منیش دەڵێم لە کاتێکدا ئێمە سەربەخۆی ئابووریمان وەرگرت ئەو کاتە پێویستمان بە بەغدا نامینێ. دوای دەست بەکاربوونی حکوومەتەکەی عەبادی بەرپرسانی هەولێر و بەغدا هیوایان بەو کەشەنوێیە بوو کە هاتبووە ئاراوە. بەو هیوایەوە لە کۆتایی ساڵی ڕابردوو ڕێکەوتنێکی نوێیان لە بواری نەوتدا ئیمزا کرد، بەڵام ڕێکەوتنەکەش نەیتوانی چارەسەری کێشەکان بکات و ئێستا لە هەڵوەشانەوە نزیک بۆتەوە. دوای ئەوەی ناوەڕاستی مانگی ڕابردوو هەرێم بەسەربەخۆ دەستی کرد بە فرۆشتنی نەوت. بژاردەیەکی تری نەبوو غیری ئەوەی بچێتە ناو حکوومەتەکەی حەیدەر عەبادی و بەڕاستی بە شێوازێکی تەندروستیش ئەو بەشداریەمان وەکو پێویست نەبوو و ئەو بڕگانش کە تایبەت بوون بە کورد بەداخەوە جێبەجێ نەکراون تا ئێستا. لەسەر پەیوەندیەکانی ئێستای هەرێم و بەغدا هێمن هەوراوی ئەندامی سەرکردایەتی پارتی ڕایگەیان پرۆسەی سەربەخۆیی کوردستان بەردەوامە و هەولێر لە هەوڵدایە بۆ بەدەستهێنانی تەلاقی ئاشتیانە لەگەڵ عێراق. لە بەرامبەریشدا حەنان فەتلاوی ئەندامی پەرلەمانی عێراق ڕایگەیان ئەو یەکەم کەس دەبێت پیرۆزبایی لەو تەلاقە بکات، بەڵام کەرکووک بۆ ئەوان نابێت. ئێمە لە دواکۆبوونەوە لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە سەرۆکی حکوومەت خۆی وتی کە ئەم پەیوەندیانە فراوانترن لە پەیوەندی نێوان نەوت و بودجە، بەڵام لە هەمان کاتدا یەکێک لە سەرکردایەتیەکانی حیزبەکەی سەرۆکی حکوومەت باستەوە دەکات کە ئێمە ئەمانەوە بە شێوەیەکی هێواش بەغدا تەلاق بدەین. من هیچ نایشارمەوە، پێم وایە ئەم تەسعیدە ئەم بارگرژی دروستکردنە لە ئێستاە بەم ئاستە لەگەڵ بەغدا بەشێکی بۆ شاردنەوەی عەمەلی سیاسی و بۆ شاردنەوەی کێشەکانی ناوخۆی هەرێمی کوردستانە. لە ئێستادا ئەوەی زۆر پرسیارە و دەکرێت ئاخۆ نوێنەرانی کورد ڕۆڵیان چییە لە حکوومەتی ناوەندی لە کاتێکدا هەرێمی کوردستان کار بە زۆربەی ئەو یاسایانە ناکات کە لە حکوومەتی ناوەندیەوە دەردەچێت. ئاخۆ دوای پرسینەوتیش چ شتێک هەرێم و ناوەند پێکەوە دەهێڵێتەوە. ڕێبوارکاکەی یانارتی، هەولێر.